نهێنی دەستگیرکردنی تیکتۆکچیە جنێودەرەکان و دۆخیان لە زیندان. ماوەی چەند ڕۆژێکە لە سلێمانی و هەولێر هەڵمەتێکی نوێی دەستگیرکردنی ئەو تیکتۆکچیە جنێودەرانە دەستی پێکردووە کە ماوەیەکە سۆشیال میدیایان جنێوباران کردبوو. پێم لەناو کەلارە یەک دەستی چاک ئەگێڕم تێگەشتیت؟ ئاسایشی سلێمانی دەستگیرکردنی 4 دیارترین تیکتۆکچی شارەکەی ڕاگەیاند کە تۆمەتبارن بە جنێ و سوکایەتی و بەزاندنی عورفی کۆمەڵایەتی و هەڕەشەی بڵاوکردنەوەی ڤیدیۆ و وێنەی ڕوود. ئەوانەی لە سلێمانی دەستگیرکراون لە ماوەی 6 مانگدا ئەمە دووەمین جاریانە و بەپێی زانیاریەکانی ڤار پێشبینی دەکرێت ئەم جارە دادوەر حکمیان بدات. لە هەولێریش 2 لایفچی دەستگیرکران کە لە کاتی لایفدا عورفی کۆمەڵایەتیان بەزاندووە و ویستویانە خۆیان ڕوت بکەنەوە. جگەلەوەی دوانیان هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەی ڕوتیان لە خەڵکی کردووە. لە ماوەی 1 ساڵدا داواکاری گشتی هەرێم لە ڕێگەی ئاسایشی سلێمانی و هەولێر 4 هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی ئەو کەسانی ئەنجام داوە کە بوونەتە بارێکی خراپ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و بەردەوام هانی توندوتیژی دەدەن و ئاداب و عورفی کۆمەڵایەتی دەبەزێنن. بەشێک لەوانەی لایف دەکەنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی تیکتۆک لە کاتی لایڤەکان لەژێر کاریگەری لایک و ڤیو هەموو سنوورێکی کۆمەڵایەتی دەبەزێن و زۆر کات لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکان و مادە کحولیەکان خۆیان ڕوود دەکەنەوە. شەوانە دانیشم لایفەکەم و 56 نەفەر سێرمەکە دانیشتمە خۆمەوە. ئیتر یەکێک شەوێکیان جێکێک جمێنی پێیان من جمێنێکم پێایە و لەلایەن ئاسایش سلێمانی دەستگیر کرام و لە مانجی ڕەمەزاندا 12 تیکتۆکچی دەستگیر کران و ماوەی نزیکەی مانجێک لە گرتوخانەی ئاسایش هێڵدرانەوە و دواتر بەڵێن نامەیان پێپڕکرایەوە کە جارێکی تر نابێت بە هیچ جۆرێک ئاداب و سنووری کۆمەڵایەتی ببەزێنن. بەڵام ئەمە بۆ جاری 4ەمە دیسان دەچنەوە سەر هەمان تاوان. ڤار زانیوێتی دەستگیرکراوانی ئەم جارە ڕێکاری پێویستیان لە بەرامبەر گیراوەتە بەر و بەپێی گوتەی پارێزەرێکی ئاگادار لە کەیسەکان کە قسەی بۆ ڤار کردووە دەربازبوونی بێسزای ئەم جارەی ئەو کەسانە ئەستەمە. لە دوای دەستگیرکرانیان پەیج و لاپەڕەکانیان لەلایەن هۆبەی ڕێکارە کۆمەڵایەتیەکان لە ئاسایش دەستی بەسەردا دەگیرێت و کۆتایی بەو ئەکاونت و پەیجانە دەهێنرێت کە تێیدا هەزاران سوکایەتی و جنێویان پێدراوە. پێشتر چەند جارێک لەو تۆڕانەدا سوکایەتی بە خاوەن پێداویستی تایبەت و بەخشرا و ژنوپیاوی بەتەمەن کراوە. جگەلەوەی هەندێک لەو لایفچیانە هەندێک جار بە سەرخۆشی باسی ژیانی تایبەتی خۆیان و خێزان و منداڵەکانیان کردووە و گوێیان بەوە نەداوە کە کام تەمەن بە دیار ئەو لایڤانەوە دانیشتون. قسەی کۆتایی ڤار دەیکات.